ساڵیادی ڕزگاری کۆبانەیە و شەڕڤانان هێرشێکی سەختی هێزەکانی سووریا و تورکیا تێک دەشکێنن. لە بەغدا یەکەم هەنگاو بۆ دابەشکردنی موچەی مانگی یەکی فەرمانبەران دەستی پێکرد. لە پاڵ تورکیا قەتەر بە ئاشکرا دژایەتی بۆ ڕۆژاوا ڕاگەیاند و پشتیوانی نوێی شەڕع دەکات. ئەمڕۆ نزیکەی 12 ساڵ بەسەر ڕزگارکردنی شاری کۆبانەیە لە دەست داعش تێدەپەڕێت. ئێستا کۆبانەیە لە ژێر گەمارەیەکی توندی هێزەکانی سەر بە دیمەشق و تورکیایە. بە جۆرێک تورکیا لەلایەک و هێزەکانی دیمەشقیش لە سێ لاوە گەمارۆی شارەکەیان داوە. ماوەی زیاتر لە هەفتەیەکە شەڕڤانان بەرگریەکی توند دەکەن. ئەمڕۆ هێرشێکی گەورەی هاوبەشی سوپای تورکیا و سووریایان تێشکاند. چەندین تانک و زێپۆش و ئۆتۆمبیلی سەربازی ئەو دوو وڵاتە کەوتە ژێر دەستی شەڕڤانان. هاوکات بەشێک لە تانک و هێزەکانیش کشانەوە بۆ شوێنەکانی پێشووتریان. جێی باسا دوێنێ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی هەسەدە ڕایگەیاند تەواوی ناوچە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان لەژێر کۆنتڕۆڵی هەسەدەدایە و نەیان هێشتووە هیچ بەرەو پێچوونێکی سوپای سووریا و سوپای تورکیا بۆ ناوچە کوردیەکان ئەنجام بدرێت. سەرەڕای ئەوەی پێشتر حکوومەتی عێراق لە 18 مانگ پرۆسەی دابەشکردنی موچەی دەست پێ دەکرد، بەڵام لەگەڵ ساڵی نوێ ئەمڕۆ 26 مانگ تەیف سامی داوای لیستی موچەی لە وەزارەتەکانی حکوومەتی عێراق کردووە. ئەمەش ئاماژەیە بۆ دواکەوتنی دابەشکردنی موچە کە دواتر هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. وەزارەتی دارایی هەرێمیش دوێنێ ڕایگەیاند هیچ وادەیەک بۆ دابەشکردنی موچەی مانگی یەک دیار نییە تا حکوومەتی فیدراڵ بڕیار نەدات. بۆ دابەشکردنی موچەی مانگی یەک پێویستە حکوومەتی هەرێم جگە لە لیستی موچە 120 ملیار دینار وەک داهاتی ناوەخۆ ڕادەستی حکوومەتی فیدراڵ بکات. ئەمەش پێشوەختە پێویستی بەوێ هەیە تەیف سامی داوای لیستی موچە لە هەرێمی کوردستان بکات. لەگەڵ هاتنە سەرکاری ئەحمەد شەڕع قەتەر بە هەموو شێوەیەک پشتیوانی دەسەڵاتەکەی دەکات. ئەمڕۆژ لە پەیوەندیەکی تەلەفۆنی سەرۆک وەزیرانی قەتەر لەگەڵ شەڕعدا ڕایگەیان سووریا پێویستی بە پشتیوانیە، هەمووان دەبێ یارمەتی بدەین بۆ بەدیهێنانی ئامانجەکان. لەگەڵ دەستپێکی هێرشەکانی سەر ڕۆژاوا هەریەک لە قەتەر و سعودیا زۆرترین پارە و هاوکاریان پێشکەشی ئەحمەد شەڕع کردووە جگە لە دابینکردنی چەک و پێویستی سەربازی. هاوکات ڕۆڵی خراپیش دەجێڕن بۆ ئەوەی ئەمریکا پشت لە کورد بکات و ڕوو لە حکوومەتی ئێستای سووریا بکات.